کۆشکی کۆمۆن و شارە برۆنزیەکەی کوردستان. کۆمۆن چوارەمین شوێنی مێژوویی شانشینی میتانیەکانە کە نیشانی دەدات مرۆڤەکان چۆن لە ناوەندیام گۆڕەپانەدا ژیاون. کۆشکێکی کۆن کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی برۆنزی لە شاری مێژوویی کۆمۆن لە پەراوێزی ڕۆژهەڵاتی دیجلە لە پارێزگای دهۆک دۆزرایەوە. ئەم دۆزینەوە نەک هەر پەنجەرەیەکی بەڕووی مێژووی ناوچەکەدا کردەوە، بەڵکو گرنگی مێژووی و کولتوری کوردستانیشی بۆ جیهان بەیان کرد. شانشینی میتانی کە هیتیەکان پێیان دەگوت هۆری، ئاشوریەکان پێیان دەگوت هانیگلێبات یان حەنیرابات و میسریەکان پێیان دەگوت ماریانۆ. لە دەوروبەری سەدەی 16ی پێشزاین وڵاتێکی بەهێز بووە. ئەم شانشینە زلهێزە لە ناو جەرگەی کوردستان کە ئێستا وڵاتانی داگیرکەری عێراق و سووریا و تورکیای ئێستای لەخۆگرتووە هەڵکەوتووە. بەپێی راپۆرتی سایتش دەیلی، میتانی یەکێک بووە لە دەسەڵاتە زلهێزەکەی ناوچەکە، بەڵام بە بەراورد لەگەڵ شانشینەکانی دیکەی ئەو سەردەما زانیاریەکی کەم لەبارەی میتانیەکانەوە هەیە. هۆکاری سەرەکی ئەم کەمی زانیاریەش دەگەڕێتەوە بۆ نەدۆزینەوەی هیچ سەرچاوەیەک یان بەڵگەنامەیەکی ناوخۆیی لە مێژووی ئەم ئیمپراتۆریەتەدا. گرنگی مێژووی شاری کۆمۆن چییە؟ شاری کۆمۆن یەکێک لە ناوەندە گرنگەکانی شارستانیەتە کۆنەکانی مێزۆپۆتامیا بوو و بەڵگەکانی نیشتەجێبوون لەم ناوچەیەدا دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 3500 ساڵ لەمەوە بەر. ئەم شارە وەک یەکێک لە ناوەندە استراتیژی و کولتوریەکان لەو سەردەمەی کە ئیمپراتۆریەتی هوریەکان حکومڕانی ناوچەکەیان دەکرد دیار بووە. ئەو کۆشکەی لە کۆمۆن دۆزرایەوە بۆ پاشایان فەرمانڕەوە ناوخۆییەکان بووە کە ڕۆڵێکی گرنگیان لە بەڕێوەبردننی سیاسی و سەربازی ناوچەکەدا هەبووە. کاتێک ئیمپراتۆریەتی میتانی بەرەو بێهێزی لە دەسەڵات ڕۆژ، ئاشوری دانیشتوانی شاری تایدۆی پایتەختەکەیان کۆمەڵکوش کرد. دوای چەند سەدەیەک شوێنەوەرناسەکان پاشماوەی ئەم ئیمپراتۆریەتە گەورەیان دۆزیەوە، بەڵام تا ئێستا شوێنی وردی شاری تایدۆ نادیارە. لەم ڕۆوە دۆزینەوەی شوێنی کۆشکی کۆمۆن زۆر گرنگە، چونکە دەتوانێت یارمەتی دەربێت لە مێژووی بنیاسنانەوەی ئەم شارستانیەتە کۆنا. وردەکاری گەڕان و دۆزینەوەکان چی؟ ئەم کۆشکە پێکهاتووە لە دیوارێک بە ئەستوری 7 مەتر کە بە خشتی قوڕ دروست کراوە و چەندین ژووری تێدایە کە بۆ مەبەستی جۆراوجۆر بەکارهێنراون، لەوانە پێشوازی و کارگێڕی و هەڵگرتنی یەدەگەکان. هەروەها لێکۆڵەران توانیان نووسراوەکان بە زمانی بزماری مێخی بدۆزنەوە کە زانیاری بە نرخی سەبارەت بە پێکهاتەی حکوومەت و چالاکیە ئابوووریەکان و پەیوەندیەکانی نێوان شارستانیەتەکانی ئەو سەردەمە تێدایە. ڕۆڵی گۆڕانی کەشوهەوا لە دۆزینەوەی کۆشکەکە چییە؟ وشکە ساڵی و دابەزینی ئاستی ئاوی ڕووباری دیجلە کە بەهۆی گۆڕانی کەشوهەوا و زیادەڕەوی بەکارهێنانی سەرچاوە ئاویەکانەوەیە، ڕۆڵێکی گرنگی هەبووە لە دەرکەوتنی ئەم کۆشکەدا. لە ساڵی 2010 لە کاتی یەکەم دابەزینی ئاستی ئاوەکە، نیشانەکانی ئەم شارە دێرینە دەرکەوتن، بەڵام بەهۆی نەبوونی کەرەستەی پێویست لەو کاتەدا نەتوانرا لێکۆڵینەوە و هەڵکەندن بکرێت. لە سەردەمی خۆیدا کۆشکی کۆمۆن تەنها 20 مەتر لە ڕووباری دیجلە دوور بووە. لە سەرەتای لێکۆڵینەوەکانیاندا توێژەران 8 ژووریان لەم کۆشکەدا دۆزیوەتەوە و گەیشتوونەتە بوونی خشتی ئاگری کە کۆشکەکەی پێفەڕش کراوە. گرنگی کولتوری و سیاسی دۆزینەوەکە. ئەم دۆزینەوە نەک هەر تیشک دەخاتە سەر گرنگی مێژووی کوردستان، بەڵکو سەرنجی جیهانی بۆ کولتور و مێژووی دەوڵەمەندی چەند هەزار ساڵەی ئەم ناوچەیە ڕاکێشاوە. کۆشکی کۆمۆن هێمای ناسنامەی کوردستان و میراتی شارستانیەتەکانی پێشوو، ئەمەش ئەوە دەردەخات کە ئەم خاکە هەمیشە ڕۆڵێکی سەرەکی لە مێژووی ناوچەکەدا هەبووە. پێکاتە گرنگەکانی وەک ئەم کۆشکە لە ئیمپراتۆریەتی میتانی بە تابلۆی ڕەنگە و ڕەنگی دیواری ڕازێنراونەتەوە. پێشتر زۆر کەم شوێنەوەری ئەم دیکۆراتانە مابوونەوە. ئەمەش گرنگی لێکۆڵینەوەکان لەسەر کۆمۆنەکە دوو هێندە دەکات. لەنێو ئەو شتانەی ترکە لەناو ئەم کۆشکەدا دۆزراونەتەوە 10 تاشە بەرهەن کە خەتی بزماری و میتانیان لەسەرە و ئێستا توێژەران هەوڵی وەرگێڕانی دەدەن. وەرگێڕانی یەکێک لەو لەوحانە ڕەنگە ئاماژە بێت کە ئەم شوێنە لە ڕاستیدا شاری کۆنی زاخیکۆ بووە. ئاماژەکان بۆ ئەم شارە دەگەڕێتەوە بۆ دەوروبەری ساڵی 1800 پێشزایی. وا دیارە زاخیکۆ لانیکەم بۆ ماوەی 4 سەدە لەسەر دۆڵی ڕووباری دیجلە دامەزراوە. دۆزینەوەی کۆشکی سەردەمی برۆنزی لە شاری کۆمۆن هەنگاوێکی گەورەیە بۆ باشتر تێگەیشتن لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان. ئەم دۆزینەوە مێژوویانە نەک هەر دەرفەتێک بۆ لێکۆڵینەوەی زانستی زیاتر دەڕەخسێنن،
بەڵکو جەخت لەسەر پێویستی پاراستنی میراتی کولتوری ئەم ناوچەیە دەکەنەوە. ئەم کۆشکەش وەبیرهێنانەوەیەکە کە کوردستان تەنیا بەشێک نییە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵکو بەشێکی دانەبراوە لە مێژووی مرۆڤایەتی.